ئێستا تۆ لە سەردەمێکە ئەژیت جاران لە زمانێکا من مناڵ بووم ئەوەی یەک تۆز خوێنەواری هەبوایە پێی عیب بوو بڵێ زەوی تەختە. ئێستا کابرا بەکالۆریۆسی هەیە باشە بەکالۆریۆسی هەیە لە فیزیا لە هەندەسە ئەڵێ زەوی تەختە خڕ نییە باشە. ئێستا خەڵکانێکیان شتێک ئەڵێن عیلم شتێکی ئەڵێ بەڵام تۆ کە نەزانی عیلم چییە بە چیە ئەزانی دوجار زەوی قڕەیە زەوی تەختە ئازیزە. تۆ کە شارەزان نەبیت لەوەی چی زانستە چی زانست نییە ناتوانانی ڕێی ئەم دوانە هەڵسەنگێنی. ئەوە تا ئێستا زەجە دروستە بێت. بۆ نمونە خەڵک وەکوە لە ئاسمان و بیخەیتە خوارەوە ئەرێ بەڕاست ئەم شتە وایە ئازیزانی من. ئەمە بەس نمونەیەکی باسیت مێنایە لەسەر ئێستا بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ ناسا ڕسمێکی درێنی زەوی داناوە ئەڵێ زەوی خڕە ناسا ئەڵێ زەوی خڕە. ئێمە بۆ باوەڕ بە ناسا بکەین. ئۆکی ئەگەر ناسا قسەیشی کرد تۆ زانی پێوەری عیلم چییە قسەکەی عیلمی نەبوو وەری مەگە. بەس کە تۆ نەوزانی پێوەری عیلم چییە ناسا هەرچی بڵێ یابێ کوێرانە شوێنی کەوی یابێ کوێرانە دژایەتی بکەین. بەڕێزان ئێمە نهاتون کوێرانە شوێن بکەوین وە کوێرانە دژایەتی بکەین. خوای گەورە لە قورئانە لە چەندین شوێنە داوامان لێکە باشە کە لە ئەهلی عیلم بین لە ئەهلی ئەوە بین کە بڕیم زانین شتەکە چی و چۆنە باشە. وإن جاءكم فاسق بنبأ فتبينوا. تبیانی چی بکەین؟ تبیانی معلوماتەکە بکەین. کەسەکە کەی گرنگە؟ خوای نەیوتووە ئەگەر فاسقێک هاو مادەم فاسقە قسەکەی لێوەرمەگرە ئەڵێ بڕۆ بزانە قسەکەی ڕاستە یا ڕاست نییە. ئەیکەواتە تۆ ببڕی بزانی بڕۆی بزانی یعنی چی؟ یعنی ئەبێ بزانی چی ڕاستە چی ڕاست نییە چی عیلمە چی عیلم نییە. ئێستا پەرەبێدانی مرۆیی نەفرێک هاتووە ئەڵێ وا بکە نەخۆشیەکە چارەسەرە بێت من وا بکەم چاکە بیتەوە ئەمە بکە یەکسەر ژیان تەگۆڕێ. هێزێکمان هەیە بە ناوی قانونی جەزب بۆ نمونە قانونی جەزب. ئایا بەڕێزان ئەم قسە عیلمیە یا عیلمی نییە؟ ئایا ئەم قسە چەندێک تۆ توانی ئیسفادی لێ بکەیت؟ جاری وایە شتەکە عیلم نییە ئەکرێ بیر و بۆچوونێ بێ بە ڕێژەیەک تو ئیسفادی لێ بکەیت بەڵام کاتێ بیر و بۆچوونی ئەمە ئەو وەکو عیلمێکی سابت تۆ وەری ئەگری خۆش دەخەڵەتێنی و خەڵکیش دەخەڵەتێنی. خۆشەویستانم شت زۆر زۆرە بیڵین تەنها 10 دقەشمان ماوە من ئەم 10 دقەیە یەک دوو مداخەلە وەرەگرم بەڵام بێخەم بن مەجال ئەم هەمووتان مداخەلەتان هەبێ جارەکانی تر و هەرچیتان هەیە تێبینیکەن بینوسن بە تایبەتی ئێمە خزمەتتان بە سەعات بەس وەڵامی پرسیارەکانتان هێماوە لەبەرەوە بێخەم بن من بە هەمیشەی هەوڵێم ئینشاءڵڵا خوای گەورە چەندێ توانام پێبە من لە خزمەتتانە بم. بە ئێستاکە کەسێک وەربگرین. عادی بەڕێزان کێ سەرپەرشتی ئەگەر من هۆستنیم ئیجازە بی بۆ بەڕێزانی دەستیان هەڵبڕیوە سەگیان بەسەر چاوەستان بەهەست ئیسماعیل فەرموو کاکە بەست ئەم کاتۆ باش مامۆستا ژیانە باش سپاس دەکەم کاک بەهەستیان دەستخۆشیت لێ یەکەم بوو جوراتە بە ڕاستی جوراتێکی زۆری ئەوێت و من حەزیشم کردو حەز ڕاهێنەر یعنی ئەو جوراتەی هەبێت لەسەرم بابەتە قسە بکات چکە خۆش دەزانیت من هەر هەمان ئێش و ئازارم هەیە لەم بوارەکانت خۆش بێ و من زۆر پشتیوانی دەکەم. حەزمە کرد باسی ئەوەت بکردا وەکو بابەتی قانونی جەزبەکە یەکسەر کتێبێک هەبوو بە ناوی ڕازەوە و لە کوردستانە فرۆشێکی زۆری هەبوو خەڵک نێزانی لە پشت ئەم کتێبوو لە پشت ئەو دۆکۆمنتاری کە لە ئەو دۆکۆمنتاری لەسەر ئەو کتێبە هەبوو بۆ نمونە پۆپڕەکتەریان بان کرد بوو کۆمەڵک ڕاهێنەری زەخمیان بان کرد بوو نێزانی لە پشت ئەمەوە بزنسێک هەیە
يعني بزنسێکی نائەخلاقی هەیە بەرامبەر ئەوە ئاکرێ بۆ ئەوەی ئەو کتێبە فرۆشی هەبێ. دەستەکانت خۆش بێ، ئەمە یەکێک لە خاڵەکان. خاڵی دووهەم بەڕاستی ئەمە هەر لە وڵاتە وەتانی عەرەبی نییە، لە کوردستانەمە نییە، لە ئەمریکاش ڕاستە بەڕاستی بە ڕێژەیەکی زۆریش، یعنی بەس بەو ناوە نییە، یعنی بەلای من دیڤلۆپمنت نییە، ئاماژەم بەوە کرد. بەڵێ دەستەکانت خۆش بێ. بەڵام ئەوە دووشت بوو وە سێم پرسیاریشمەوە مامۆستا تۆ چیت پێ باشە وەکو زانستێک کە ئێمە زانستێکی سەلمێنراوی بەڵگەدار بێ ئێمە بتوانی ئیشی لەسەر بکەین بۆ پەرەپێدانی خۆت. دەستەکانت خۆش بێ و هەر سەرکەوتو سەرفرازی مامۆستای بەڕاست. زۆر مەمنون، زۆر سپاس. ڕاستیەکەی من چیم پێ باشە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خۆمان باشکەین و پەرە بە خۆمان بین. ئازیزان، من ئەڵێم بێ لە مۆزوعە تێبگەین و ئینشاء الله هەفتەی ئایندە من بە وردی باسی ئەەکەم. معریفە چییە؟ چی زانستە، چی زانست نییە؟ خۆی زانستە مەجای نییە تۆ وەری ئەگریت وەکو ڕاستیەک. زانست دەبێت سەلمێنراوە. اینجا زانست ئەگەر ڕێی من و ڕێی ئەو بێ بیردۆزە بێ، ئەمە بیردۆزی علمی نەبێ قبول نییە. لە دەرەوەی زانست ئێمە چۆن تەعاملکەین لەگەڵ معریفە؟ بۆ نمونە ئایا ئەوەی زانست نییە خورافەیە؟ ئەمە جاری ئایندە باسی یەکەم. ئایا ئەوەی زانست نییە خورافەیە؟ یان شتی تریش هەیە نەزانستە نەخورافەیە؟ ئێمە لێرا پێەکەوین. بۆیە جاری ئایندە بە وردی ئینشاءالله باس لەوە ئەەکەم. و بەڕێزان، من لەسەر خۆناسی لە یوتیوب زنجیرەیەکم دابەزاندووە، ساڵی پار لایڤم هەبوو، ئێستاکە لە یوتیوبی ئاوات ئەکادمی هەیە. من زۆرم پێ خۆشە ئەگەر بکرێ ئێوە تا هەفتەی ئایندە خۆتان لە یوتیوب گوێ لەو ڤیدیۆیانە بکرن کە باسی خۆناسیم کردووە. کۆمەڵشتم باس کردووە، ئومێد دەکەم کە ئینشاءالله ئیسفادەی لێ بکەن. پاشان باش وایە بەڕێزان ئێمە ئیدارەی معریفە بزانین چییە. داتایەت زانیاری جۆراوجۆریەت کاتێ ڕێک ئەخرێ پێوترێ ئینفۆرمیشن، پێوترێ معلومات. ئەم معلوماتە کاتێ ئیشی لەسەر ئەکرێ ئەبێ بە معریفە. ئەم معریفەیە ئەگەر ئەزمونێکی زۆری لەسەر وەربگری دوجار ئەبێ بە حیکمەت. من داواکاریەکەم ئەوەیە لە ڕێگەی خۆپێگەیاندنا بە دوای حەکیمە بگەڕێن، یعنی بە دوای کەسێکا بگەڕێن گەشتبێتە ئەوەی بڵێ ئەم کەسە لەم شتا لەم بوارە حەکیمە، هەموو بوارێنا من شارەزاییەکم هەیە لە بوارێکە، تۆ نابێ قسەی من لە هەموو بارەکانە وەربگری. فڵان ڕاهێنەر خۆی پزیشکە ناسە هیە، تۆ قسەیەکی لێ وەرگرە لە اختصاسەکەی خۆیەتی، هەموو قسەیەکی لێ وەرمەگرە. فڵان ڕاهێنەر کەسێکی ئیداریە، وەرە حکمت و داناییەکەی لەو بواری کە زۆر ئیشی کردووە لەوا وەریگرە. واتە داواکارێکی من ئەوەیە بە دوای حکمەتە بڕۆ، بە دوای داناییە بڕۆ، هەرگیز پەشیمان نابیتەوە. دانایی معلومات نییە. کابرا کتێبێکی نووسی و معلوماتی تێ ڕژاندووە، ئەمە مەرج نییە حکمت بێت. بەڵام نەفرێک 20 ساڵ پیشەیەکی کردووە، دوایی کتێبێکی نووسی و باس لەوە ئەکاکە ئەزمونەکانی خۆی لەگەڵ ئەو پیشە ڕێی ئەو چیە لەگەڵ ئەو پیشەیە. وەرە وەکو ڕاستی زانستی ژۆری مەگرێت، چکەمە ئەزمونی یەک نەفەرە نابێ بە عیلم، بەڵام ئەکرێ حکمەتێکی زۆر باشی لە پشتەوە بێت. گەورە لە قورئانە باسی لوقمانی حەکیممان بووەکە، بەس تۆزێ تەدەبورکەن لەو ئاەتانە بزانن بۆچی حکمت لای ئەم نەفەرێ. یەکێک لە شتەکان ئەوەیە حەکیمەکان ژیریەکی باشیان هەیە، ژیری جیاوازە لە زیرەکی. ژیری ئەوەیە تۆ مەبەستی شتەکە و مەقسەدی شتەکەت زۆر لاگرنگە. هیوادارم بتوانم هەفتەی ئایندە زۆرێک لەو شتانە ڕوون بکەمەوە. کەیتر بەڕێزە؟ نمە یانزە بۆ بەڕێزە نازانم. نمە کەسێک بە ناوی نمە یانزە تکایە مایکەکەی کراوەتەوە، ئیجازەت پێ هەڵبیکاتەوە. بەڵێ. سلام مستقبل ممنون سەرچاو بەخێر بیت. مستقبل من
سوپاس مامۆستاگیان. مامۆستا پرسیارێکم هەیە ئەگەر ئێستش نەتوانی وەڵام بدەیتەوە لە دەرسەکانی ترا ڕوونکردنەوەیەکی لەسەر بدەیت زۆر جار ماش خویەک لە ژیانمان هەیە شتێکە بێت بەخۆ لە ژیانمانە چۆن وا بکەین ئەو خۆ نەهێڵین یان لە خۆمانانەی هێڵین ئەو شتە یان زۆر جار هەوڵ دەدەیت ئەو شتێ ئەو ڕەفتاری کە بۆ بەخۆ پێی ناڕەحەتی نەیکەیت بەڵام ناتوانین زاڵ بەسەر خۆتە و دووبارە یەکەیتەوە ئێمە چۆن بتوانین چ ڕێگەیەکەیە بۆی ئەو خۆ نەهێڵین لە خۆمانە. سپاسی. ئەگەر ئینشاءڵڵا ئێمە لەم زنجیرەیە بەردەوام بووین هەتا گەشتینە ئەو بابەتە ئەوە بە دڵنیایی چونکە پێویستی بە چییە بابەتی چارەسەری خوی خراپ پێویستی بەوەیە کە تۆ معلوماتێکی باش وەرگری لەسەری جا ئەمە وای بە کۆرسێک ئەکرێت و کۆمەڵە ڕاهێنان وەرگری یان ئەبێت تۆ بە تایبەتی دابنیشتی لەگەڵ کەسێکە بە جەلسەیەک چارەسەرەبی یا بە دوو جەلسە چارەسەرەبی یا بە سێ جەلسە ڕاستێکی تۆزێک کات بۆ من کەمە ئەم ماوەیە زۆر مەشغوڵم ئەگەر بشتێوێ ڕاوێژ وەربگری بەڕاستی ئەتوانم کرد بڵێم ناو بنووسی ئەوەنە درەنگ جواب دێنەوە داوای لێبڕ نەکەم بەڵام ئەگەر هەر سەبریشە هەبێ و ناو بنووسی لە ئایندا ڕۆژێک بتوانین بە جەلسەی تایبەت تۆ بتەوێت چارەکی ئەمە زۆر باشە ئەگەر ئینشاءڵڵا ئەم وێبینارانش بەردەوام بوون بە دڵنیایی پێم خۆشە کە من بتوانم ئەوە باسکەم و ئێوە ڕاستە و خۆ لێرەوە بتوانن ئیسفادەی لێ بکەن بەسەر سەر و بەسەر چاو من هەوڵێم ئەگەر بە کورتیش بێ فرسەتێک بێنم کە باسی بکەم. چۆمان ئار مامۆستاگیان سڵاو لێبێ. سڵاو سەرچاو کاچۆمان جا فەرموو. باس دەکەم دەستخۆشی لێ یەکەم بە هیوام ئینشەڵا هەر بەردەوام بی. سەلامەت بیا خوا سپاس دەکەم زۆر مەمنون. وەڵای مامۆستا لەوە چ نزیکی هەفتەیە بێ میز لەسەر ئەو ڕازی قانونی جەزبە قسەت لەگەڵکەم بەس نەمتوانی لە تەلەگرام نامەت بۆ بنێرم ئەگەر یەک نەزەرێکیش بێت بچووکیش بێت تا چەند ڕاستە و ڕاستی تایە. دەستەکانە خۆش بێ بەڕێزان دوای ئەوەی باسی ئەوەم کرد کە چی زانستە و چی زانست نییە بۆ دەرەکەوێ قانونی جەزب شتێکی زانستی نییە بەڵام ئایا تۆ بە تەمای شتێک بی ئایا ئەم شتە بۆت ئەدێت لێرە من لە ڕووی زانستیەوە وەڵامێکم هەیە ئەگەر کەسێ بە تەمای شتێک بێت احتیمالی ئەوەی ئەو شتە بەدەست بێنێ تۆزێ زیاترە لە کەسێ بە تەمای شتێک نەبێت واتە بۆ نمونە من حەزەکەم بچم لە ئەمریکا بژیم ناشتوانم بگەمە ئەمریکا بەڵام زۆر جار لە خەیاڵەکانمان ئێتە خەیاڵم کە من لە ئەمریکا چەند نەفەر ئەم خەیاڵەی هەیە بۆ نمونە 100 نەفەر ئەم خەیاڵەی هەیە کە ڕۆژە لە ئەمریکا بژیم 100 نەفەری کەمان هەیە ئەسڵەن هەر بیریان لێ نەکرد ڕۆژە بچم بۆ ئەمریکا ئایا ئەم 100 نەفەرەی کە بیریان لای ئەوەیە و حەزەکەن و بەتەمان بچن بۆ ئەمریکا احتیمالی هەیە چەندیان بچن بۆ ئەمریکا احتیمالی هەیە لەم 100 نەفەرە 5 بڕوا لەمانی تر ظاهیرەن احتیمالی هەیە یەک دوانێکیان بۆیان هەڵکەوێ بڕۆن کەواتە هەر نەشاتۆ بە خەیاڵیا ئەڕوات ئەگەر ئەم ڕێژەیە وەرگری واتە ویستی مرۆڤ ئەکرێ جار بێتە دی لەبەر دوو هۆکار یان خوای گەورە خۆی بە دڵی تۆ ئەکا ئایا ئەوێ یارمەتیت باە ئەوێ قسەت ببڕێ شتێک دەوێت بۆ تەکا منە تەکا لەسەر تاوەڵە بۆم کردی لەو دنیاڵە بۆم کردی ئەوەت ناویست بۆم کرد ئەمە هیچ هێزێک نییە ڕێی لێ بگرێت کاتێک خوای گەورە بڕیارەیە کە ئیشێ بۆ تۆ بکە ئەمە بەپێی عەقیدەی ئیسلامی ئەم قسەی من بەڵگەی هەیە باشە ئەکرێ شتێکی بوێ خوای گەورەش بیەوێ لەبەری منەت کار بەسەردا بۆ بکە یان لەبەرەوەی تۆ ئەسڵەن کەسێکی وازت لە ئیمان و ئیحسان و تەقوا و ئەمانە هێناوە خوای گەورە جاری وایە بۆ تەکا وەکو ئەوەی کە کەسێکە بێباوەڕە خوای گەورە احتیمالی هەیە ئەگەر لەبەر دڵی ئیمانداران نەبووە دەرگاکەشی بۆ کرد بە سەقفی خانەکەشی بۆ کرد بە زێڕ و بەرزی
بۆ کاتە خوای گەورە جاری شتێکە بۆ کە مەسری ئەوە قازانج بێت جاری وایە بۆی منەت کا بەسەر تابۆتەکان جاری وایە لەبەرەوەی کە تۆ ئینسانێکی حکمەتی ئیلاهی وا ئەخوازێ کە دوعاکەت گیرا بکە بۆتەکان ئەمە مۆزوعەکە لەبارەی عەقیدە بەڵام ئێستا قانونی جەزب ئەگەر بڵین بەس داڵغەلەیەتە دی بە ڕێژەیەکی کەم ئەم داڵغەلەیانە کاریگەری هەیە تۆ مێشکت تۆ بۆ ئاراستەیە بەرێ بۆ نمونە تۆ دایمە حەزەکەی کە شتێکت دەستکەوێت هەموو جارێ لەو بازاڕە کاوە ژێڕی لەبەرەوەی کە تۆ حەزەکەی ئەگەر نەفەرێ باسی شتێ بکە یەکسەر یەکی ئەچی بەدەمیەوە بۆ نمونە حەزت لە زۆرە خوێندنێکە هەر ساڵانێکی زۆر حەزی لێی کردووە سبەی نەفەری قسە ئەکا قسەکە مێشکی تۆ وەریەگرێت چکە تۆ پێشتر بیری لێ کردوێتەوە ڕەفیقەکەت نایە بە خەیاڵیە تۆ ئەچی بەدەم مەوزوعەکە و شتەکەت بۆ ئەبێ ناوی ئەنی قانونی جەزم بەم شێوازە نییە کەون تۆ ڕاکێشێ بۆ شتەکە تۆ مێشکت ئاگادار کردوێتەوە کە ئاگای لە مۆزعبێت ئەمە قسەیەکی زانستی ئەوەش قسەیەکی عەقیدەی واتە سەر لەبەری ئەو قسەیی کە ئەڵێ قانونێک هەیە کەونە با بەڕێوە تۆ بیرکەرەوە کەون خۆی خۆ ڕائەکێشێت چونکە کەون خاوەنی شعورە ئەمە قسەیەکە کە لە بیرروبۆچوون و فکرە و فەلسەفەی هندۆسەکانەوە وەرگیراوە پێچەوانەی عەقیدەی ئیسلامیە چونکە لە عەقیدەی ئیسلامیە ئەڵێ ئەوە خوایە ئەیەوێ شتەکەت بۆ ببێ یا بۆت نەبێ ئەو ئەڵێ نا کەون ئەیەوێ بۆت ببێ بۆت نەبێ زانست ئەڵێ چی زانست ئەڵێ تۆ بەوەی شتێکە بە خەیاڵتە ئەسڵەن هیچی بۆ نابێت ئاوەرە لە یاد دانیشە بیرکەرەوە بەڕێزان ئەخ باسی شتێ ئێستا تۆ بۆ نمونە دانیشە هەر لە یاد بیرکەرەوە حەزی لە پاسکیلە یەکێک لەوانەی لە قانونی سڕە ئەڵێ من زۆر حەزم لە پاسکیل بووە ماوەی بیرم لە پاسکیلە کردەوە وەڵام ڕۆژێکیان لە خۆیەوە باپیرەم هاو پاسکیلێکی بۆ کڕی بووم بۆی هێنا قسەیە زۆر ناعیلمیان قسەیە بەڵام ئەگەر بە ئینسانێکی ژیر بڵێ ئەڵێ حتمما دایکی باوکی یان ڕۆژێ لە قسەکانیان باپیری وەی دڵکردووە ئەم کوڕە حەزی لە پاسکیلە بیری لەو بڵێ هەدیەکی بۆ کرد پاسکیلەکەی بۆ کڕیوە ئەمە ناو ئەنی قانونی جەزب سەدان مناڵ من بە هەموو تەمەنی مناڵم حەزم لە پاسکیل بۆیان نەکردمیتان سیارە لێت باشە دیخوا حەزیشم لێ بوو بیریشم لێ کردەوە لە خەیاڵەکانیشما بوو هەر بە مناڵیش چوون خۆم فێر کرد هەندێک ڕەفیقمە و پاسکیلان هەبوو چۆنێ بوو خۆم فێری پاسکیل نەشم کڕی ئێستاش نەمکڕیەوە باوەڕکەن بە گەورەیش لەگەڵ ڕەفیقەکەم بڕیارمان ناپلانیشمان دا نابوتمان بە شەوان پاسکیلە کڕین بۆ وەرزش ئەچین تا فڵان شوێنەوە گەڕێینەوە مەجارم نەبوو بیکڕم نەکڕا ئێستاش نەکڕا ئەوە تەمەنم بۆ 42 ساڵە قانونی جەزب بەڵام ویستم سیارە بکڕم حەزم لە جۆرە سیارەیە بۆ ڕاستمەکان داڕاسان پارەی ئەوەشم نەبوو لە ماوەی ئەو ساڵا کڕی ئەکرێن بەڵام من کەون ئەمەی بۆ ڕاکێشە لەبەرەوە قانونی جەزب بە دڵنیایی تەوێ خۆت بە شایانی بزانی لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر گرنگە لە ڕووی عیلمیەوە گرنگە تۆ شتێکت بووە احتیمالی بەدەستی بێنی زیاترە و ڕێگە بگریتە بەر ڕێگە دروستەکە وی ڕێگەی بۆ بگریتە بەر نەک بە تەمابی من بۆ نمونە قانونی جەزب لەگەڵ کۆمەڵێک شتا ناگونج حەزرەتی مەریەم وەکو لای خۆمان ئەڵێن حەزرەتی مەریەمی دایکی عیسا عەلەیهی سەلام سکی هەیە و دارخورمایەک دارخورما بەڕێزان بیری لێکەنەوە پیاوێکی گەورە ئەبێ پیاوێک کێشێ یەک بێت خورماکێتە خوارەوە خوای گەورە خورماکە ناخاتە بەردەست مەریەم ئەڵێ بکێشە بە خورماکە بۆ ئەبێ خوای گەورە جارێ شتەکەت بۆکە بەس ئەبێ تۆ شتێ بکەیت ئەبێ تۆ شتێ بکەیت بۆیە قانونی جەزب لەو ڕۆ عیلمیەوە جێبێتەوە لای ئێمە کە بەڵێ ئەگەر تۆ بیری لای شتێ بێ مێشکت هۆشیارە بێتەوە بەرامبەر بەو شتە احتیمالی ئەوەی تۆ زوو هەست بە شتەکان بکەی یا بچی بە دوایە یا دەور و بەرەکەت کە پێت ئەزانن یارمەتیت بن یان هەلێک بۆ هەڵەکەوێت تۆ پێشتر بیری لێ کردو بە فەرسەتی هێنی ئەچی ڕەفیقەکەت
ئێستا بۆ نمونە هەلی بازرگانی هەبووە هیوا هەبوو ویستی بازرگانی بکات و تویانە وڵی فلان شت ئێستا لەبارەی باشی تیانی یەکسەر چۆ بەدەمیەوە پێشتر حەزی کرۆ بازرگان بێت نەفرێکی کە ڕۆژان بیری لە بازرگانی نەکرد دوای ئەڵە چی ئەڵێ وەڵایی ئەوەشیان بە من وێت من نەچووم ئیتر کاک ئەو بوو بە بازرگانە من نەبوو خەتای خۆم بوو نەچوو کاکە تۆ نەبیست تۆ بازرگان بیت کەواتە ویستن و نەویستن بە دڵنیایی کاریگەری هەیە بیر لای بێت لەگەڵەوەی بیر لای نەبێ کاریگەری هەیە بەڵام ئەو لێکدانەوە هیچ زانستی نییە کەون تۆ ڕائکێشێ بۆ ئەو شتە ئەوە زۆر زۆر ناعیلمیە مامۆستا گیاندەسەکانتان خۆش بێخوا سەلامەت بێخ آخر کەس با وەرگرین آخر کەس لەبەرەوەی ئێستا سەعات 2:06 منیش نامێت لە کاتی زیاتر کاتی و بەرەزانە بگرن بە آخر کەس وەربگرین آخر کەس نەما مزەفەر دەمێکی دەستی بەردەکرێتەوە فەرموو ئەگەر پرسیارێکی مامۆستا بەڵێ فەرموو دەست خۆش مامۆستا گیان سوپاس بۆ ڕوونکردنەوەکە لە دراسی من ویستم باسی ئەوە بکەم کە سەرەتا باسی کتێبەکانی ئیبراهیم فەقێ و ئەو کۆمەڵە کەسانت کرد کە گوتت کتێبەکانیان تەنها خۆشە نەوەک پێویست ئەمە چۆن ینی بزانی کتێبانە زانستی ببورە پێتە بڕم بەڕێزان کاری وایە کتێبێکی ئیبراهیم فەقێ بۆ تۆ زۆر زۆر زارورە بۆ نمونە تۆ لە پەیوەندیەکان تا باش نیت دکتۆر ئیبراهیم فەقێ بە ڕەحمەت بێ کتێبێکی نووسیوە لەسەر لە پەیوەندیەکاندا چۆن داشە ئەچی ئەم کتێبە ئەخوێنیتەوە ئەمە پێویستە بەڵام نەفەرێک دانیشتووە بەس ئەم بوارە ئەخوێنێتەوە یعنی بەس بۆ حەزی خۆی وەکو چۆن شعر ئەخوێنێتەوە بەس لەم بوارە ئەخوێنێتەوە ئەو بۆ خۆشی ئەخوێنێتەوە خۆی ئەخەڵەتێنێ ئێستا ڕوونە مستی شەر ئەوە بوو بەڵێ ڕۆنە مستی من ئەوە کە بوون من دەمێت فێری زانستەکە ببم ئایا کتێبەکانی ئەو نووسەرانە لە بۆ من پێویستە بخینەوە یانەوە دەبێت بە دوای کامانە کتێب بگەڕێم کە بوون منە ئەو زانستە وەربگرم بەڵێ لە سەرتاوە ئەم کتێبانە لەبەروی خۆشن بەڕێزان بەعام کتێبەکانی پەرەپێدانی مرۆیی خۆشە و تۆ کە ئیخوێنیتەوە نمونەت بۆ باسەکە توزە سەرنجڕاکێش کتێبەکە نووسراوە بۆ عامەی خەڵک کە ئامادە نییە کتێبێکی ئەکادیمی و علمی باش بخوێنێتەوە ئەمە باشە یعنی تااقەتی هەیە بیخوێنێتەوە یا زۆر کەس مەجای ئەوەی نییە خۆی بڕات کتێبێکی زۆر ئاست بەرز بخوێنێتەوە بەڵام ئەمە بۆ ئاستێک نووسراوە کە هەمووان لی تێگی واتە ئەگەر پێ لە بوارێکا باش بۆ نمونە لە بواری پەیوەندیە ئەبێ بچی لە هەمان کاتە کە کۆمەڵە کتێب لەم بوارە ئەخوێنیتەوە ئەمە تۆ پێویستە چکە تۆ لەم بوارە ئەزانی پێویستت بە خۆباشکردنە هاوکات وەکو وتم دوای حەکیمەکانە بگەڕێت تۆ خزمێکتان هەیە با نەخوێنەواریش بێت تەجروبەی هەیە لە پەیوەندیەکانیان زۆر باشە لەگەڵ ئەو ئەسڵەن خوێن بۆ حەلەکە تۆ جاری وا هەیە زۆر زارورە با تۆ شەهادەت هەبێ ئەو نەیبێت ئەتوانی بڕۆی داوای ئامۆژگاری لێ بکەی من دڵنیام کۆمەڵەشتی زۆر جوانە پێڵێ کە تۆ ئەتوانی ئیسفادەی ئەکان خۆش مامۆستاوەس بۆ نمونە من کە بمەوێت لە بواری پەرەپێدانی خۆت گوتت پەرەپێدانی مرۆیی ئەو شەڕاستە نیە کە تا ئێستا لە کوردستان جێمانە دەبیان لە وڵاتانی عەرەبی هەیە ئەو کتێبانە لە بۆ مستودی هەیە باشە من ئەگەر لەو بوارە ئیش بکەم ئەو کتێبانە دەتوان یارمەتی بدەن یان کامان ئەو کتێبانن کە یارمەتیم دەدەن لەو بوارە هەم خۆم بەرەو پێشەوە بم ئەمەگەر ئامانجێکم هەبی لەوە بوارە بتانم ئیشی لەسەر بکەم ئەگەر کەمێک زانیاری لەسەر ئەو کتێبانێک لە بازار هەیە من زۆر دەگەڕێم بە دوای ئەو شتانە ئەگەر یارمەتیم دەست باس دەکەم سەلامەت بیاخوام باشترین کار بیکەی ئەم بوارەی کە لای کوردستان ناومان ناو پەرەپێدانی مرۆیی زیاتر نزیکە لە دوو زانستەوە یەکێکیان زانستی سایکۆلۆجیە دەروونزانی یەکێکیان زانستی مانیجمنتە واتە ئیدارە تۆ ئەگەرەتە لە بواری پەرەپێدان ئیتر پەرەپێدانی خود بێ ڕێکخراو بێ ئەمانە شارەزا ببی ئەبێ لە بواری دەروونزانی و لە بواری ئیدارە شارەزا ببی ئەمانەش خۆ خەڵک ئەچێ ئەو هەموو ساڵە ئەخوێنێ باشە بەڵام وەرە تەماشای دەروونزانی بکە یەکەم شت کتێبێکی دەروونزانی گشتی بخوێنەرەوە بزانە دەروونزانی چۆن هاتووە بەشەکانی چین مەسەلەن قوتابخانەکان کامانن بۆ نمونە تۆ دەروونزانی گەشت هەیە دەروونزانی کلینیکیت هەیە دەروونزانی کەسایەتیت هەیە دەروونزانی پەروەردەیت هەیە دەروونزانی بۆ نمونە پیشەیت هەیە چیت هەیە ئەم بوارانە سیرەکەی تۆ ئەتەوێت لە بواری فێربوون ئیشکەی
بۆ ناو دەروونزانی پەروەردە. لە دەروونزانی پەروەردە کۆمەڵە کتێبی زۆر باش هەن، کتێبی معتەبەر هەن، شتی عیلمی هەن، مەقالات هەیە. وەرە ڕاستە کتێبێکی وەکو کتێبەکانی دکتۆر ئیبراهیم فەقێ ئەمانە وای لێ کردووی حەزت لە بواری پەروەردە بێ، بەڵام تۆ لە دوای کتێبەکانی ئەو کە حەزەکەت بۆ دروست بووە بڕۆ ناو کتێبە ئاکادیمیەکان، بڕۆ ئەو کتێبانە مەڵێ ئەم کتێبە 600 لاپەڕێ 400 لاپەڕێ 500 لاپەڕێ، بڕۆ بیخوێنەرەوە، مەڵێ ناخۆشە، چکە تۆ بۆ خۆشی و ناخۆشی ناگەڕیت. ئێستا دنیای باوەڕکەن بە ڕێزان، ڕاهێنەرمان هەیە بە خۆمی وتووە من حەزم لە کتێب نییە، کتێب ناخوێنمەوە. من پێم بڵێن چی ئەڵێ بۆ خەڵکە، ئەڵان چی ئەڵێ بۆ خەڵکە، لە قسەی ئەموو ئەوێنێ ئەیلێتەوە بۆ خەڵک. نابێت، ئەبێت تۆ مطالعەیەکی جددی بکەیت، عیلمیان بناغەیەکی باش بۆ خۆت دروستکەی، اینجا ئەو کاتە ئیسفادەش لە قسەی خەڵکەکەی، لە ژیانی خۆتە تەطبیقیەکەی، پاشان بڕۆ بیگەێنە بزانە چەند کاریگەرە، چەند تەئسیرێکی باشیە بێت. تۆ ئەمێنیتەوە دوایی لەم بوارایان نامێنیتەوە. بەڵام کاتێکە بزان من لە 2002 تا ئێستاکە یعنی 20 ساڵە من سیمینار لەم بوارە پێشکەشە. باشە 20 ساڵە من ئەمە ئیشمە بۆ تایە ماومەتەوە. باوەڕکەن هۆکاریمانەوەکە ئەوەیە من لەم شتانەوە دەستم پێ نەکرد خەڵک دەستی پێ کردەوە. من لەو کتێبانەوە دەستم پێ کرد کە باسی دەروونزانی گشتی و دەروونزانی پەروەردەیی و دەروونزانی ئیکلینیکی و دەروونزانی گەشە و چەندین مجەڵەدم بەس لە خۆناغی متەوەسطی ئەعدادیان لەسەر دەروونزانی گەشە خوێندوێتەوە. مناڵ لەم تەمەنە عەقڵی چۆنە، ئینسان لەم تەمەنی گەنجێتیا سیفاتی چۆنە، بیرکردنەوەی چۆنە. بۆیە من هەر لە بوارەکان ماومەتەوە نهاتوم بواری خۆم بگۆڕم. ئەمە هەر بواری دوای ناویان لێناوم ڕاهێنەری بەرەبێدانی بکرێت. باوەڕکەن منم ناوم لە خۆم نەناوم. لە کەناڵی مقابلە کراوم چی بنووسین، خەڵک پێم بڵێ ڕاهێنەری بنووسە ڕاهێنەری بەرەبێدانی. ڕاستیەکەی نەخۆ ئەوە نییە. دوای ئەوە من بۆ ڕێزی اختصاص پاڵانێکی زۆر خەریکی سایکۆلۆجی نامەوێ بێم بەس لەم بوارە ئیشکەم با شارەزایشم هەیە. با دنیای تەلەبەی من ئێستاکە تەلەبەی بەکالۆریۆس و ماستەر و دکتۆرا بن و لە بواری دەروونزانی بخوێن و لای منیش بواری دەرونیان خوێندبێ و یان ئیسفادەیان کردبێ لە بابەتەکانم. ئەمە ناکاتە ئەوەی کە من خۆم بە خاڵنی عیلمەکە بزانم، نەخێر. من ئەو ڕەئیم هەیە هەر کەس قسەی کرد عیلمی بوو لێی وەرگرە، دەلیلی هەبوو، بەڵگەی هەبوو، معقول بوو، قبوڵی کە. هەر کەسیش قسەی کرد خۆیان کرد لە پسپۆڕەکەی خۆشە قسەیە کرد، قسەکەی معقول نەبوو، عیلمی نەبوو، بناغەی نەبوو، بنەما و بەڵگەی نەبوو، وەری مەگرە. واتە من شارەزایی ئاینیم کەمە، شارەزانیم، ناتوانم بڵم شارەزان، لەبەرەوەی من شارەزانیم لە علومی قورئان و علوم الحەدیث و فقه و ئوصول و ئەمە ئیشی من نەبووە. بەڵام ناکرێ شتێکی ئاینی پێ بڵێم بەڵگەکەم بە قوت بێت تۆ لێم وەرنەگری، معقول نییە. من اختصاصەکەم ئیدارەیە، ناکرێ شتێکی ئیداری پێ بڵێم بەڵگەکەم لاواز بوو بەس لەبەرەوەی ماستەرم هەیە لە بزنسا بێ حەقم لێ وەربگری. کەواتە وەرگرەکە موهیمە. لای ئێمە ئەو کەسە موهیمە کە قسەکەکە، من ئەڵێم نەخێر گوێگرەکە موهیمترە. بۆیە با هەوڵ بین گوێگرێکی زۆر سەرکەوتوو بین، فێرخوازێکی زۆر سەرکەوتوو بین. لێرا من ئێمە کۆتایی بابەتەکە. ئازیزانم ئەزانم کە پرسیارتان هەیە و هیوادارم مامۆستا عەتا عەزیەت بکێشێ ئەم پرسیارانە کۆپی بکە لە فایلێکە و ئینشاء الله ئەوانی کە بە مێسج نردووتانە بۆ جارەکانی تریش ئینشاء الله ئێمە بتوانین وەڵامیان بینەوە. من لێرە ئێمە کۆتایی خۆشەویستانم داوای لێبوردنەکەم ئینتەرنێتەکە لە سەرتاوە خراپ بوو و لە کۆتاییشا کاتم بردن خۆتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستاگەن، دەست چاوتان خۆش بێ و بەرەکەتدار وێ عیلم و تەمەکە ئینشاء الله. سپاس. خواتان لەگەڵ مامۆستاگەن، خواتان لەگەڵ سەرکەوتوو بێ ئینشاء الله.